پێغەمبەرمان عەلەیهی السەڵاتو وەسسەلام بەلای زەلامێکا تێپەڕی دەیوت ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلا الله. پێغەمبەر عەلەیهی السەڵاتو وەسسەلام فەرمووی خەرەجتە مینە النار، تۆ ڕزگارت بوو لە ئاگری دۆزەخ. عەتای کوڕی ڕەباح ڕەحمەتی خوای پەروەردگاری لێبێت دێتە لای ئیمامی ابن عەباس. ئیمامی ابن عەباس تەرجومانی قورئانە و مفەسری قورئانە، سەحابەی پێغەمبەری خوایە صەڵی الله عەلەیهی وەسەلەم. دێ لێی دەپرسێت واتای ئایەتێکی لێ دەپرسێت. ئەو ئایەتەیە کەوا لە سوورەتی غافر ئایەتی 3 کە پەروەردگارمان دەفەرمێت غافری الذەنبی وقابلی التەوبی شەدید العقاب. عەتای کوڕی ڕەباح دێ دەڵێ ئەی ئیبن عەباس، خودای پەروەردگار لە سوورەتی غافر دەفەرمێت غافری الذەنب، واتە پەروەردگارمان تاوان پۆشە، لە تاوانەکانت دەبورێت. وقابلی التەوب، تەوبە لە بەندەکانی قبول دەکات. وشەدید العقاب، ئایا پەروەردگارمان بەرامبەر کێ غافری الذەنبە وقابلی التەوبە وشەدید العقابە؟ بەرامبەر کێ تاوان پۆشە؟ بەرامبەر کێ تەوبە قبول دەکات؟ و بەرامبەر کێ سزای توندە؟ ابن عەباس کە مفەسری قورئانە فەرمووی چی؟ فەرمووی غافری الذەنب لمن قال لا إله إلا الله وقابل التوب لمن قال لا إله إلا الله وشديد العقاب لمن لا يقول لا إله إلا الله. فەرمووی پەروەردگارمان تاوان پۆشە بەرامبەر ئەو کەسانی کەوا دەڵێن لا إله إلا الله. پەروەردگارمان تەوبەی ئەو کەسانە قبول دەکات کەوا دەڵێن لا إله إلا الله. و پەروەردگارمان سزای توندە بەرامبەر ئەو کەسانەی کەوا ناڵێن لا إله إلا الله و باوەڕیان